سەوزکردن و جێنەهێشتنی واتە ئیدامەکردنی لە دوای ئەوەی کە نەمامەکان دەنێژرێت بەڕاستی ئەمە کارێکی زۆر زۆر جدیتری ئەوێت لەوەی کە تۆ نەمامێک لە شوێنێک دەنێژیت و جێی دەهێڵی بەڵکو دەبێت ئیدامە بکرێت لەوەی کە لەوانەیەک ئەم با بڵێن نەوعی ئەو نەمامانەی کە کۆمەڵەکەمان ناشتویانە نەمامی خۆگونجێنە واتە نەمامی دێمیە بەڵام بەلانی کەم ساڵێک ئاودانی پێویستە ئەمەش ئێمە بۆ زۆرترین نیسبەی نەجاحی چالاکیەکەمان هەستاوین بە کۆنتاکتمان لەگە بەڕێوەبەرایەتی شارەوانی هەواری شار کە زۆر سوپاسیانەکەین عەزێتیان کێشا و ئەو ئەرکەشیان گرتوۆتە ئەستۆ بۆ ساڵی ئایندە. ئێمە ئەمڕۆک و کۆمەڵەی گەشت و گوزارناسی کوردستان لەقی سلێمانی هەستاین بە ناشتنی پێنجسەرمام لە بەشێکی هەواری شار بە خۆشحاڵیەوە ئێمە ئەتوانین بڵین خۆبەخشان و خۆنەویستانە ئەم کاراکەین لە پێناو سەوزکردنی پارچەیەکی بچووک لە کوردستان. من وەک گەشتیارێک لە شاری هەولێرەوە بەشدار بووم بۆ گەشتێکی شاخەوانی لە ناوچەی سەنگاو کە لەم گەشتەیە بەشدار بووین لە هەڵمەتێکی چاندنی داری بەڕوو بە دەوری ئەم ئەشکەوتەیە بۆ شناس و ناساندنی ئەم ئەشکەوتە و بەرزڕاگرتنی ژینگە و سەوزکردنی کوردستانمان. ئەمڕۆ سەردانێکی ئەم ئەشکەوتەمان کردووە بۆ شوناسێکی بۆ ناسینەوەی ئەم ئەشکەوتە کە لە دوای منەوەیە چەندین دەکە بە ڕوومان ڕوانووە و بۆ خزمەتێکی بچووک بەم سروشتە جوانی کوردستان بۆ ساڵانی ئایندەکە هاتینەوە ببینی کە جێدەستی ئێمە لە سروشتی جوانی کوردستانە دەرکەوێت. ام تجارات تكن فروشن وام تصليح جدكن شيتكن مولدة كهرباء ماركانة او جواك سياري بالضبط سياري مثلا تلفوني وانا مثلا هاي ماركة ام وانش دبيت اينن او جوالتياي قالك باشا يعني جوالتياي فرق الشيت امش اربيلي بينن انش صيني بخوا بينن عطالتهم بهرب بتر 15 سببا هما 15 يعني 15 وقالك جيك خلق مثلا دي بدي زغطي لي كتن دي ماكيناي راكت اون دي دينامو ستوش تعميرانا فات كان تفليشت كان دي رنجوان بدل كان بستنيوان بدل كان اريشيوان كابريترن والفيوان بوتشكرنا موتوري كهرباء عطليوان بالدهني دان شغلي هكا كهرباء رئيسي بسار دبت كهرباء رئيسي دي كهرباء ملفي صوجينه ملفي چیه تیل هکا تیل کتا كهرباء دي صوجي بيجي ابد بيت لف بوي فيها